بەناوی خۆی باڵەدەست لە هەر جێگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم ڕێبوار حەمید پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم لە سلێمانی بەڕێکەوتین بەرەو قەزای دەربەندیخان ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی دەربەندیخان داین دەمانەوە لێەوە چەند پەیامێک بۆ ئێوەی ئازوو خۆشەویست بگوازینەوە بەڕێزان لە هاوڵاتیان دەپرسین دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هەر ڕۆژە و بە بیانوویەک تا چەند پێ دوایە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا لە پرۆسەی یاسادانان و دیموکراسیەوە بەرەو تاکڕەوی و سیستەمی پاشایەتی دەبات لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاودوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی دەربەندیخان داین دەمانەوە لێەوە چەند پەیامێک بۆ ئێوەی ئازوو خۆشەویست بگوازینەوە. نەبوونی پەرلەمان ڕۆژ لە ڕۆژیان بەرەو خراپترە بە ئەمە گومانی نیە تۆ بڕیار لە پەرلەمانە دەراچی خۆ من بڕیار نادەم. کوردستان هەروە بووم بە بیرەوەری من قەت کورد خۆشی نەبینیەوە خۆی برای بەڕێز وڵات پەرلەمانی تیانەما ئەترەوێتە پاشاگەردانی جارە مەساری خۆمە ڕۆژم لە قەراق دەمەدە بایسە دەنگ نادەم. هەڵبژاردن ئەوێ وا کرێت ئیش بۆ میلەتەکە بکەن هایتە دووچی پیاوت خوا من دەستخۆشی لەو دوو حیزباکەم لەبەر ئەوەی بە 27 ساڵ کە ئینسانی بۆ تاقینە بۆ بەحایدی بۆ تاقی نابێت. ئەرە بەڵا ئەوەنە ناوێت و حەزەکەم ومردنی خۆم ئایسە بەخڕا. دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تا چەند پێ دوایە بەهۆی ئەوەی کە دووە ئاخرێت و هەڵبژاردن ناکرێت لە پرۆسەیەکی دیموکراسی و یاسادانانەوە بەرەو پرۆسەیەکی تاگلایانە و پاشایەتی دەمان بە. وەڵی پەرلەمان ئیترەوەیەکەی بینی ئەو خەڵکان مووی سەرگەردان بوو دوا کەوتووە و هەمووشی ئەو کێشانەگرێتەوە بڕ وەزعی سیاسی ئەرە وەڵا ئەو ڕێوە هەڵبژاردن بکرێت وەڵی لەو قەنەعەتانین. ئەی باشە هەڵبژاردن کە نەکرا تا چەند پێ دوایە ئەم سیستەمە بەرەو سیستەمێکی تاگڕەوی و بەرەو سیستەمێکی بنەماڵی و بەرەو سیستەمێکی پاشایەتی دەڕوا. وەڵی تا بڕۆی وەسەکە بەرەو ناخۆشیە ڕاو کوردستان هەروە بووم بە بیرەوەری من قەت کورد خۆشی نەبینیەوە خۆی برای بەڕێز تا چەند پێ دوایە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەرەو سیستەمێکی بنەماڵی بەرەو سیستەمێکی پاشایەتی بەرەو سیستەمێکی تاگڕەوی دەبات. دواخستنی پەرلەمانی کوردستان خۆی هەر لە ئێسادا یعنی بۆتە شتێکی بنەماڵەی بەڕاستی یعنی بۆتە کوتلە و کلەبازی لە ناو پەرلەمانی کوردستانە. دیارە ئەمەیش لە مجلیسی ئەمنی دووەلی ئەو بڕیارە دەچووە کە بێ هەڵبژاردنەکان دوا نەکرێ و لە کاتی خۆی ئەنجام درێ بەپێی ئەو ڕێنمانە کە داوێنێتە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبێ پابەندیش بێ پێیوە چونکە ئەوە مافی گەلێکە لە پەرلەمانی کوردستانە دیاریەکرێت بەڕاستی تۆ شتەکان هەمووی لە ناو پەرلەمانە چارەنووسی میلەتێ لە ناو پەرلەمانە پەرلەمان نوێنەری گەلە ئەبێ بە زووترین کات ئەو بڕیارە جێبەجێ بکرێ و ئەنجام بدرێت. دە ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردنەکان بەم دە ڕۆژە ئێشتا ئیعلانیش نەکراوە پێ دوایە فریا بکەون هەڵبژاردن بکرێت. ئەگەر بیانەوێ ئەوان لە شەو ڕۆژێکا شتەکان ئەنجامەدەن بەڕاستی ئیتیفاقەکان لە ماوەی شەو ڕۆژێکە ئەنجامەدرێت دیارە ئەمە هەر شتێک بیانەوێت لە قازانجی خوانوێ ئەتوان لە چوار کاتژمێرە ئەنجامی بدەن بەس دیارە نانەوێت بکرێت ئەو شتە بەڕاستی ئەگەر بیانەوێت شتێکی ئاساییە و ئەتوانن ئەگەر 5 ڕۆژ پروپاگەندەی خوانکەن وە لەو پروپاگەندەیش نەماوە لە وڵاتە بەڕاستی هەموو شتەکان ڕوون و ئاشکرایە پروپاگەندە بۆچی بکرێ بڵێ چیەکەم بڵێ میترۆ بۆکەم بڵێ بینا بۆکەم بڵێ فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی زەخمەوە دروستەکەم بڵێ جێشێکی نظامی بۆ دروستەکەم بەڕاستی ئەمانە هەمووی سواوە قسانە ینی جارێکتر ناتوان ئەمە یعنی بکرێتە شتێک و بە خەڵکی فرۆشتن. ئەگە هەڵبژاردن نەکرا تا چەند پێ دوایە بەرەو تاگڕەوی و بەرەو سیستەمی پاشایەتی دەڕۆین. خۆی هەموو شەرقی ئەوسەد ئەگەر بێتە باری ئەوەی کەوا لە ڕاستیە هەمووی شەرقی ئەوسەد بە تاکڕەوی پەیڕەوە کرێ
نابێ پاشایەتی دروستکەی لە وڵاتەکەدا بۆچی لەبەرەوە ئەمە یەکەم شەڕی ناوخۆی لێبێتەوە و تۆ ئەبێ حسابی ئەوانشکەی دەوروبەر هەمووی وەکو ئەمانەڵێن بە دوژمنی ئەزانن لەو کاتە کە تۆ هەرێکی ئەبێ بە پیاوی وڵاتێک و ئەو کاتە کێشەکان خۆڵترێبێت و لە هەرێمی کوردستانە بۆیە ئەبێ بە زووترین کات شتێ پەیڕۆکەن لەم وڵاتە کە ئەویش دیموکراتیە و ئەگەر دیموکراتیش نەبێ بەڕاستی هیچ شتێ سەر ناگرێت لە وڵاتەوە ئەنجامێک خراپشێت. من وەکو وڵاتێکی شاری دەربەنی خان کاسبکارێکی شاری دەربەنی خان زۆر ڕەخنە و تێبینیم لەم ڕێکخرا و گروپە حیزبە سیاسیانە هەیە سەبارەت بە پرسیارەکەیش و دواخستنی هەڵبژاردن واتە دەست بە سەراگرتنی دەسەڵات بە کۆی گشتی چونکە تۆ هەڵبژاردن تعبیر لە ڕێی هەر گروپ و هەر حزب و هەر لایەنێک دەکا ئێمە هەوڵ بدەین لەم کاتەدا ناو ماڵی کورد یەک بخەین بەڵام بەچی دەکرێت بە هەڵبژاردن بە دوانەخستنی هەڵبژاردن داوا لە کۆمیسیۆن دەکەم و ئەمریکاش دوێنێ هاتە سەرخەت بەریتانیا هاتە سەرخەت فەڕەنسا هاتە سەرخەت دەبێ هەڵبژاردن لە کوردستان بکرێت بەڵێ لە کاتی خۆیان مستحیلە تازە بکرێت چکم دە ڕۆژمان ناوە بە دە ڕۆژ فریا هیچ ناکەویت ئەگەر هەڵبژاردن نەکرات تا چەند پێ دوایە بەرەو سیستەمێکی پاشایەتی و تاگڕەوی دەڕۆین بەڵێ گومانی تێدانە چونکە هەڵبژاردن نەکرێت دەسەڵاتێک هەموو جمکەکان داگیر دەکا ئیتر تۆ لەوێدا قسە چی ینی گروپێک دیێن هەموو جمگەکانی ئەم وڵاتە داگیر دەکەن بە بێ هەڵبژاردن هەڵبژاردن بکرێت کات بەدەمیەوە نەماوە ناکرێت حەز ئەەکەم بکرێ بەڵامەکو احتیمالە دوای خەن بەڵێ پەرلەمان هەوڵێک هەیە هەوڵێک هەیە بەڵام تا چەند سەر دەکەوێ نازانم هەوڵێک هەیە بۆ دواخستنی ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی دەربەندی خانداین دەمانەوە لێەوە چەند پەیامێک بۆ ئەوەی ئازوو خۆشەویست بگوازینەوە نەبوونی پەرلەمان ڕۆژ لە ڕۆژیان بەرەو خراپترە بە ئەمە گومانی نیە تۆ بڕیار لە پەرلەمانە دەرەچی خۆ من بڕیار نادەم کوردستان هەروە بووم بە بیرەوەری من قەت کورد خۆشی نبینەوە خۆی برای بەڕێز وڵات پەرلەمانی تیانەما ئەترەوێتە پاشاگەردانی جارە مەساری خۆمە ڕۆژم لە قەراق دەنگمەدە بایسە دەنگ نادە هەڵبژاردن ئەوێ وا کرێت ئیش بۆ میلەتەکە بکەن هایتە دووچی پیاوت خوا من دەستخۆشی لەو دوو حیزباکەم لەبەر ئەوەی بە 27 ساڵ کە ئینسانی بۆ تاقینە بۆ بەحیدی بۆ تاقی نابێت أنا والله وأنا نعمد وحذر ومدنيكم عيسى بقرة خۆی بۆی هەیە هەموو 4 ساڵی ئەبێ لە کاتی خۆیان ڕێفراندۆم هەڵبژاردن ئەنجام بدەیە بۆ پارلەمان و بۆ حکوومەتیش بەس وەڵاهی خەڵک ینی ڕاست وەڕست بووە لەم ساعتە ینی ئەوە شیان تاخیر خستۆ زۆر باش نییە وەڵاهی پێم باش نییە وەڵی زۆر پێم لە کاتی خۆیان بکرێت چون وڵاتانیش داوای لێکروونە هەرێمی کوردستان کردوونە سەری بەدڵنیاوی لە کاتی خۆیان ناکرێت چکم دە ڕۆژمان ماوە بام دە ڕۆژە فرێ هیچ شتێ ناکەوێت بەس ئەگەر دواخرا تا چەند پێ دوایە سیستەمی دیموکراسی یاسایی دەکەوێتە ژێر پرسیارێکی گەورەوە و بەرەو تاگڕەوی بەرەو بنەماڵەی دەڕوات خۆ ئەتر ئەوان خۆیان ئەزانێ ئێمە ناتوانین سەشەر ئەوان بکەین وانە بەخۆ ئەوان خۆیان چاکی هێزان هێمەش هاوڵاتێکی پێمان خۆشە لە کاتی خۆیان بکری نێشکری ئێتر ئەوە کێشەی حکوومەت خۆیەتی خۆی نازانێ حکوومەت نابێت لە هەموو کاتی خۆیان ئەوان مەسئول و بەرپرسەکانی وڵاتە خۆیان لە ئێمە باشتر دەزان بەس بۆ چێتی وڵاتان پێ بڵێن وڵا ئەبێ هەڵبژاردن کوری ئەبێت تۆ خۆ لە کاتی خۆدا خۆت بزانی ناوماڵی خۆت ڕێکەیت و هەڵبژاردن کرێ بۆ پارلەمان و بۆ حکوومەتیش نەبوونی پەرلەمان ژیانی خەڵک بەرەو کوێ بە وەڵا بەرەو خراپی بەرەو نەبوونی بازار و ئەمە تۆ ئیبینیمە ناو بازار ئەمە ناو بازاری ئێمە هیچ کەسابەت و کاری ئیشت و کار نەماوە بخ لە ڕاستیە وڵای زروفی کوردستان وای لاتەوە پیا نازانێت بە چی بارێکیانە بڵێ سەلام عەلەیکوم یان بڵێ خوا حافیز دەبێت زروف وا تێکە بۆ بەسەریەکە ئەوەشی کە جێگە سیقە بوون بەڕاستی وەکو خۆم سیقەم پێی نەماوە یعنی کۆمەڵێن بەڕاستی یعنی هیچ کەس نازانێت سیاست خەریکی چین خەریکی یەکە پاشەکشیان خەریکی پێشۆچوونن خەریکی وەسانن لە ئاسیاکە دواخستنی پەرلەمان ئەمە خۆی لە خۆیان زەرەرێکە یعنی نیشانی فەشە لە بەڕاستیەکە یعنی پەرلەمان تۆ دواخی معنای وایە تۆ لە ناخۆتا یەک ریزێکی تیانە بۆیە دواخستنی تایە
ئەگینا لە ئەسیەکی تر ینی ڕێز لە یەکتری بگیرێت متمانە هەبێت لە بینی هەموو حیزبەکانە بۆ دواخستنی تایە کەواتە هیچیان متمانیان بە هیچ نێوەیە دو ئاخرە پەرلەمان سەبەبی سەرەکیەکەی ئەوەیە بەڕێی من ئەگەر هەڵبژاردن نەکرا بە دڵنیایی شۆ لە کاتی خۆی ئەنجام نادات چکم دە ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردنەکان و فرێ هیچ ناکەون تا چەند پێ دوایە بەرەو سیستەمێکی پاشایەتی و بنەماڵەیی و تاگڕەوی دەڕۆین وڵای ڕاستە بوێت پێویست ناکە ینی ئەم سەرۆزەکەم هەموو عالەمی ئاشکرا ینی ئەگەر خۆمان لە جێلی نەدەین لەگەڵ ڕێزما دیارە هەر یەکۆ بەلای خۆیە بە ئەو بۆ دیوە بندیوە کاکە ئێمە بەحسابی ماڵێن دەوڵەت ڕائگەێرین هەمومان دەگمان بە بەڵێدا لەسەر بنەم هەموو کەسێ نیشتمانی خۆی خۆشەوێت درۆیە تێگەی ئەوەشی کە ئەڵێ لەگەڵ ئەو ڕانیم ڕاستە زروفەکەی زورفێکی گونجاو نییە ئەگەر بڵێ ئادی بەیانی ئامادەیە دەنگەداوە بەڵێ ئەمە گومانیتیانە بەڵام ڕاستیەکەمە پاشایەتی خۆچیە کاکە عالەمی ئاشکرا ئەو بلولاوە بۆ خۆی یەکەم لەم لاوە بۆ خۆیەکاتر پێویست بە هیچ شتێن ناکە ینی بە کورتی و مختصرەکە پێویست ناکە بڕێنە ناوەڕۆکی هەنێشتەوە ئەو بنەماڵی بەرزانیش تاڵەبانیە دیارە بە ئاشکرا ئەم لەم لاوەشکام لەو ئەگەر ڕاستەکەی ئەگەر یەک ڕیزی هەیە لە لایەکوشکە بۆ لە لایەکی تۆ دیفاعانەکە یا لەو لاوە کردی بۆ لەم لاوە نایکی خۆمە هەمووی ئەگەر تۆزەی لە سیاسەتی نەژەن شت بە چاو دیارە کاکە ئەنجامەکەی چییە پاشایەتی و ئەو لاترێکی هیچ پێویست ناکە زیاد بڕۆی لەسەری نەبوونی پەرلەمان ژیانی خەڵک بەرەوکوێەوە نەبوونی پەرلەمان ڕۆژ لە ڕۆژ ژیان بەرەو خراپترە بە ئەمە گومانی نیە تۆ بڕیار لە پەرلەمانە دەراچی خۆ من بڕیار نادەم تێگەیان تۆ ناتوانێت بڕیار دێت لە سەشتە بەڵام پەرلەمان کۆمەڵشت کە بڕیاریدا لەسەری لە وڵاتانی احتراف لە یەکرێ لەسەری خۆمە شتێکی عاشایری یەک نەفەر بڕیاردا لەسەری کە تۆ شتێک ئەگەر خراپیش بوو بەیانەڵە پەرلەمانەکە بڕیار ئامادەی سنگی بۆ دەربڕێنی و عقوبەکەی وەربگری بەڵام کە پەرلەمان نەبوو کەواتە هەرچی شتێکیش بکرێ و نیشانی من بەڕێ من فەشەلە کارەکەی چێنە والله ئەوە کارەکەی ئەم وازەکەی بینم دەبەرێک ئاواز شێوا و ئاڵۆز بوو واخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەگەر هەڵبژاردن نەکرێت تا چەند پێ دوایە بەرەو بنەماڵەی و بەرەو پاشایەتی و بەرەو تاگڕەوی دەڕوا والله تر زين شوان ئەم خەڵکە توز لە مختەم عەلق بووە ئەمە یەک کەسان جا خێراوە چی ئەمە دوو هەڵبژانەوە هەڵبژادە کراوە لێ بۆ دەوڵەتی حکوومەتی کوردی خۆمان بۆ کردی و حەزەک ئاوا بوو هەڵبژاردنی پەرلەمانە وڵی پەرلەمانتی خوا باشیکە چی باش بێم پێما خۆش بۆ جەماوەڕ بۆ ئەو خەڵکە بژدی و پێما خۆش بۆ ئەسێ پێ دوایە بکرێ والله هێتەوە خوا ئازانم نازانم قوربان ئەوە حکوومەتێکی ئەم هەموو شعبە جەماوەڕ چۆنی قەراردا هەروە بێت ئەگەر هەڵبژاردن نەکرا تا چەند پێ دوایە لەسەر ژیانی خەڵک قورس دەبێت ژیانی خەڵک تێک دەچێت ئیسا هەیە هەندێکە زێت دینارێکی نییە هەندێکە زێ موچای نەماوە هەندێکە زێ وازی خۆر هەندێکە زێ معلاق هەندێکە زێ کرێچیە وازی بازار نەماوە ئێمە جاران ڕۆژوا بوو 100,000 70,000 مامەنەوە سەر ڕۆژوا 20,000 15,000 سود و بەری مشینی هەتا ئەمڕۆ کە 21 مانگی دەیە ماوەی دە ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڵام حیزبە باڵادەستەکان تا ئێستا بڕیاریان نەداوە لەوەی کە 11 هەڵبژاردن بکرێت بەپێی ئەوەی کە چاودێرانیش ئاماژەی پێ دەکەن محاڵە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت دەنگۆیەکی ژەیە بە بڕیارێکی سیاسی ئەگەری هەیە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ دوا بخرێت چونکۆم وەک دەوترێت لە زەرەری حیزبە فەرمانڕەوا و باڵادەستەکانی هەرێمی کوردستاندا لە ئێستادا هەڵبژاردن بکرێت چونکم بەهۆی ئەو کارانەی کە کردویانە خەڵک خۆی ئامادە کردووە کە سزایەکی باشیان بدات بۆیە ئەوانیش لەوە دەترسن ئەو کورسیانەی کە بە هەر جۆرێک بێ هێناوێنە نەتوانن هەمان کورسی بێنەوە و نەتوانن دڵی ئەو جەماوەرە بۆ لای خۆیان ڕابکێشنەوە هاوڵاتیانیش پێیان وایە هەڵبژاردنەکان بەسخوا دەزانەکەی دەکرێت وە پەرلەمانی کوردستانیش لە ئێستادا وەک دەوترێ بێخاوەنە و هیچ کەسێک داکۆکی لەسەر ناکات و بەهۆی ئەوەی کە پەرلەمانیش نەماوە چاودێری بکات بۆیە ژیانی خەڵک گەشتۆتە بنبەست ئێمە لە دەربەندیخانەوە زیاتر بەردەوام دەبین بابزانین هاوڵاتیان چی کەمان پێ دەڵێن سەبارە بمەبێتە فەرموون تا چەند پێ دوایە لە سیستەمێکی دیموکراسی و یاساییەوە بەرەو حکمێکی تاگڕەوی و بەرە حکمێکی بنەماڵەی و پاشاری دەڕۆین خۆی دواخستنی هەڵبژاردن لە قانجازیش کەسێک نییە بەڵام ئەگەر دوایش بخرێ بۆ نمونە بۆ ماوەیەکی کاتی لەبەر ئەم بارودۆخە تۆزێ ناڕەحەتە لەبەر ئەگەر ماوەیەکی کەم بێ ئاعتیادیە مانگێک بێ 2 مانگ بێ بەڵام لەوە زیاتردا دوا بخرێ بەڕاستی ئەمە پێچەوانەی هەموو یاساکانە پێچەوانی دیموکراتیە پێچەوانەی مافی مرۆڤە پێچەوانەی تاکی کووردە بەڵ پێ دوایە دوا بخرێ بە بۆ چینی من بەڵێ دوا ئەخرێ بۆ چون بەعام پێی وایە دوا بخرێ بەڵ ئەگەر دواکەوت
تا چەند پێ وایە بەرەو بنەماڵەی و بەرەو پاشایەتی و بەرەو تاگڕەوی ئەڕێت بە حقت لە هەر وڵاتێکە ئەگەر دوا بخری هەڵبژاردن بەرەو دیکتاتۆریەتە ڕوا بەرەو ئەوە ئەڕوا ینی بەرەو بارودۆخێکی باش ناڕوە بەڵام ئەگەر بکرێ لە کاتی خۆیان باشترە ئینسان دڵی پێی خۆشە بەڕاستی چێ دەرەکەوێت لە وڵاتە کە دیموکراتیە کە مافی مرۆڤە کە ئینسان بەرەو گەشتبینیترە ڕوا بەو شێوەی وڵات بێ پەرلەمان دەبێت وڵات پەرلەمانی تیانەما ئەترەوێتە پاشاگەردانی یعنی ئینسان دڵی خۆش نییە پێی ڕاڕایە تووشی دڵە ڕاوکی ئەوێ تووشی ناڕەحەتی ئەوێ تووشی قەلەقی ئەوێ وەکو ئەم دروفەی زایتیان ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی دەربەندیخانداین دەمانەوە لێەوە چەند پەیامێک بۆ ئەوەی ئازوو خۆشەویست بگوازینەوە نەبوونی پەرلەمان ڕۆژ لە ڕۆژیان بەرەو خراپترە بە ئەمە گومانی نیە تۆ بڕیار لە پەرلەمانە دەراچی خۆ من بڕیار نادەم کوردستان هەروە بووم بە بیرەوەری من قەت کورد خۆشی نبینیەوە خۆی برای بەڕێز وڵات پەرلەمانی تیانەما ئەترەوێتە پاشاگەردانی جارە مەچاری خۆمە ڕۆژم لە قەراق دەنگمەدە بایسە دەنگ نادە هەڵبژاردن ئەوێ وا کرێ ئیش بۆ میلەتەکە بکەن هایتە دووچی پیاوت خوا من دەستخۆشی لەو دوو حیزباکەم لەبەر ئەوەی بە 27 ساڵ کە ئینسانی بۆ تاقینە بۆ بەحیدی بۆ تاقی نابێت أنا والله وأنا نعمد وحذر المؤمنين مع سبق قرآن ئاواتە باوەڕاکەم ڕاست و ڕوتە زایی بوو ئەزاری چی کردوە میلەتی کوردە و پێشبەرە ئەم زەلامە قەناعەتی زەلام کێ مەبەستی کێە بەس ئەم بەرزانی ئەی باشە توێ قەناعەت بکەوە قسەی ئەو خەڵکە و میلەتەکە ئەو میلەتە ئەم شەعبە ئەوێ خیانەت ناگە لە خەڵک ئێمە 2 ساڵە نەوتمان نەبینەوە ئێمە هەنێ هینی کرد مادەی سەوچل باشە هینیش مەیان هەر ئایدی هینە دەربەر ئێکورە دیارەیە بۆچی ئەوەنەی ماشە وەرگرت ئەو مادەی سەوتیان ناوەکانە نەقڵن بۆ کەلا بۆ خانەقی ئەگەر هەڵبژاردن نەکرێت تا چەند پێ دوایە زەرەمان لێ ئەەکەوێ ئەو پەڕی هەڵبژاردن بکرێ و بەڵام هەڵبژاردن ئەوێ وا کرێ ئیش بۆ میلەتەکە بکەن هایتە دووچی پیاوت خوا هەرسەر ڕێ دنەی گەرەکە هەر لە کاتی خۆشیانەگری هەرواوێ هەر بەرەوەی ناڕوە بەرە ئەو پاشە سەرگەردانی ڕ ئاوە سێ سەمەتی کەوتی پاشایەتی ئەیسە نییە ئەیسەوە نییە سەرگەردانیە لێ ماڵکیش گشتی وێران بووە ئەمە سەرگەردانی نییە هەر هەمی سەرگەردانی بۆم خەڵکە هەر هەمی هەروایە خەڵکی داما گشتی تیاچووە بەلاش بۆ بنەماڵە و بۆ دەسەڵات و بۆی ئەیوانی با بە ویژدانی شۆ قسێ بکەین خەتای خەڵکی تیانە خەڵ خەتای تاوانیشە خەڵک ناوەڵا من سە تاوانم چێ لێرە هەر خەڵک نییە دەنگەدا بمانەوە ئێستش گلەی یەکەن ئێتەوە کۆمەڵێکی خۆیانە دەنگەدا کۆ هەموو کەسێ نییە هەموو کەسێ دەنگ نادا هەموو کەسێ ناکە خەڵک بۆ خۆی چێ دەنگەدا هەنی کۆمەڵی خەڵکی خۆیانە دەسە دایری خۆیان هەموو کەسێ دەنگ نادا چەند دڵە بە هەڵبژاردن و بە پەرلەمان خۆش ئەو چا دڵم پێ خۆش بەس سەیش دڵم پێ خۆشن کاری چییە؟ منەوە جارە مەچاری خۆمە ڕۆژم لە قەراق دەنگمەدە بایسە دەنگ نادا وەکاری ئەو خەڵکە نبینی چی لاتێ یعنی ئەو لەبەر کورسیەکەی خۆی ئەو لە بەر دەسەڵاتەکەی خۆی ئەو لە بەرینەکەی خۆی بۆ وازی لێ نایێت دەسەڵاتەکەیان بێت لە هەر شوێنەکە پەرلەمان نەمێنێت ژیانی خەڵک چی لێ پەرلەمانەوە کاتی ئەوەتەوە ژیانی ئەمە نایبینی چیمانیا نایبینی کە پەرلەمانەوە ژیانی ئەمە چیلیاوە هەموو ژیانمان تێکچوو ئەوە ژیان تێکچوو نییە خەڵکەمەوە سەر و جادەوە لە 2 سا کەوتیەوە دواخستنی هەڵبژاردنەکان تا چەند پێ وایە لە سیستەمێکی دیموکراسی و یاساییەوە بەرەو تاگڕێی و پاشاتی و بنەماڵی دەبا هەر لە ئەساسەوە دیار بوو کەەوە تاقڕێی بووە چوم هەموو عالم هاوارێکە کە ئەو بەزمە نەبێ ئەوە تاقڕەوەیەکی خۆی سلمان بەسەر کوردستانیشە اینجا من لە لایەکی شۆ تاوانی ئەوان ناگرم لەبەر تاوانی ئەو میلەتە ئەگرم کە 26 ساڵە 27 ساڵە کە ئەمانیان بۆ تاقی نەبووەوە خەتا میلەتە باڵە خەتای میلەتە خەتای ئەوان نیە بە هیچ شێوەیە سەرێکی دەوتری ئەگەر میلەت بە دوایان و نەبێت ئەوان بە هەمویان ناگەنە 1000 کەس ناتوانێت بەسەرش نابن پێنسەیش نابن لەبەرەوەی تاوانی میلەتە من دەستخۆشی لەو دوو حیزبەکەم
من دەستخۆشی لەو دوو حیزباکەم لەبەر ئەوەی بە 26 ساڵ کە ئینسانی بۆ تاقینە بۆ بەحایدی بۆ تاقی نابێتەوە باشە نەبوونی پەرلەمان ژیانی خەڵک چی لێک خراپتری پێەکە پەرلەمانێکی ڕاستی نەک پەرلەمانێک مێگەل بێ بەستی چە لە مێگەل مێگەل ئەوانەی کە ئەڵقە لەگوێ حیزبەکانە ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی دەربەندی خانداین دەمانەوە لێەوە چەند پەیامێک بۆ ئەوەی ئازوو خۆشەویست بگوازینەوە نەبوونی پەرلەمان ڕۆژ لە ڕۆژیان بەرەو خراپترە بە ئەمە گومانی نیە تۆ بڕێ لە پەرلەمانە دەراچی خۆ من بڕیار نادەم کوردستان هەروە بووم بە بیرەوەری من قەت کورد خۆشی نبینەوە خۆی برای بەڕێز وڵات پەرلەمانی تیانەما ئەترێتە پاشاگەردانی جارە مەچاری خۆمە ڕۆژم لە قەراق دەنگمەدە بایسە دەنگ نادە هەڵبژاردن ئەوێ وا کرێ ئیش بۆ میلەتەکە بکەن هایتە دووچی پیاوت خوا من دەستخۆشی لەو دوو حیزباکەم لەبەر ئەوەی بە 26 ساڵ کە ئینسانی بۆ تاقینە بۆ بەحایدی بۆ تاقی نابێتەوە أنا والله وأنا نعمد وحذر المؤمنين قوم عيسى بقرة هەر سەرکەوتووە بن چونکە ئێمە ناچینە سەر کەسا هەر کەسێکی نەچوە سەر کەسا هەر سەرکەوتووە بیت پشت بەخوا سەرکەوتووە بیت دوای هەڵبژاردن بکرێت واللهی ئەوە هەرەکرێت ئەرێ دواش بخرێ هەرەکرێت چەند پێ دوایە نەبوونی پەرلەمان ژیانی خەڵکی تێکداوە لە ئێستا واللهی ئینشەڵا پشت بەخوا هەمووی باشە بێت بەڵێ مەشغوڵاتە بێ بەس ئینشەڵا باشە بێت هەڵبژاردنەکان ئەگەر لە کاتی خۆیان نەکرا و ناشکرێ بە دڵنیاوی لە کاتەوە چکم دە ڕۆژمان ماوە تا چەند پێ دوایە نەکردنی هەڵبژاردنەکان لە سیستەمێکی دیموکراسی و یاساییەوە بەرەو سیستەمێکی تاگڕەوی و بەرەو پاشایەتی دەبە وڵایی ئەگەر بکری لە کاتی خۆیان زۆر زۆر باشە بەس نەکرێ زۆر خراپە و کاریگەریە ئەبێ لەسەر وڵاتەکە زۆرش نەکەم چەند پێ دوایە بەرەو بنەماڵەی ئەڕوا وڵایی زۆرە چێت بەرەو بنەماڵەی بەرەو دیکتاتۆریە چێت ئەگەر هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان نەکرێت تا چەند پێ دوایە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە سیستەمێکی یاساییەوە بەرەو تاگڕەوی بەرەو پاشایەتی بەرەو بنەماڵەی ئەڕوا بالي والله هیچ سیستمێنی پێ ساڵە هەر گەمەوەم خەڵگەگەنەوە من لێ دەکەن ئیمڕۆ بەیان ئەم خەڵگە بۆتە دیاری چی ئەم خەڵگە یاریە ساکات تۆ ڕۆژە لە خانەقینە و ڕۆژە لە سنگاڵە ڕۆژە لە سەوریێرە و ڕۆژە لێرایە و ڕۆژە لە سلێمانێک هەر فرکاونەوە ئیهانەی خەڵنەوە عازاب بکەن هیچی تر ناکەن عازاب هێنانی بەڕاستی ملێت بە ئیزعاج بووە لە خۆی حەت هەوا ئیزعاج بووە لەم ژیان و گوزرانە ئێمە تەمەن من موالی سازونەوەدە پیر بووین حال وانا خفض هو بي بنمالي ما بيجي يما بيجي لداوي هالشر واجاو مشكله لا حتى شوار تايسا هالشر وهالاجبته وهالبي وبروي اما شي بلا ما قلت انا الله يفرمان رواكانا انا والله هلوكي قبل هلوي من وين ملهت الامن هم لا يفرنا بيجي ام بيجي انا بلا شي هل ركنا بينش ساله هل اينا قنوتين وارون نبخوين يعني هەڵبژاردن دە ڕۆژی ماوە ناشکرێت لە کاتی خۆیدا تا چەند پێ دوایە هەرێمی کوردستان بۆتە بنەماڵە و بۆتە پاشایەتی و بنەماڵە بۆتە فرقا بین هەرکە بۆ حیزبی خۆی ڕایکرد من قیمە لەو حیزب ئەو قینە لەوە لەسەر هیچ نییە دێکاکە یەک بن باید نەجاتمان بێ لەم ژیانە گوزرانە لە هەر شوێنێکا پەرلەمان وجودی نەما ژیانی خەڵک چی لێ ینی خەڵک ئامەت و ئەیبینی تو ئامەتەنەوە ئەیبینی هەرگێ لای ئەوە ملەتی کوردەوەدانی خەڵک باری بووەکە هەر لە دووسەتەی کەوتم وەم لالا باری من کەلوپەلی و خەم لە ماڵ ئەواندا دەستی بنا ئەویدەنە خەڵکی بێ بیون بۆ خەڵکی ملەتی کورد هینی بۆ بکەن کۆبنێ بۆ یارمەتی بدەن ئەمە بەرهەمی نەبوونی پەرلەمانەوە مەلاتوە وڵا بەرنامەی پەرلەمانینی نەبوونی ناحاڵیینی چیەتر هیچی ئەمە لەتر بەس پرسیارێکی ژەیە دەکرێت باسی بکەین و جایتر دەوترێت خەتای میلەتە دەنگەدا بەمانە 26 ساڵە ئەمانە میلەت دەچەسێنەوە بەڵام هەر میلەت بە کوردەکەی بەخۆیان ناچێتەوە میلەت بەخۆیان ناچێت لە حەلارکەت چەپڵە لێدایوە لێرایە لەم لە فرقا پێرەکە لە خانەکەی فرقا و جەنازە کەوتێ لە شنگا لە دۆک فرقافرقای هۆرن و هۆرنکاری وژن وڵا ئازادی کامەت دەکەواتان ئەگەر مێریشی خۆ هەڵنەگا بەسەر خۆیان کەس خۆڵەکە بەسەریە نەباخوا هەقار بیدێتە ئاوە بۆچی قەزەمدە ملت کاگە بۆ دیاری چی دەچێم خەڵک حەچی تا بەسە نەما لارکات چەپڵە بێ ملت خۆی پیاکە بەس پارە مافە ژین بۆ ناکە نە پارە دەنەخە نە ژیانە نەخە دەکاگە دانشن با بێنەوەی خۆمە بژین وڵای سێمە لەو چەمی مەیانە و مەدەقە و بەرازمان لێ هەمە ژیانە لەسەر بەس هەر بێڵم بژی شەڕ و ئاژەوە نەبێ خەڵک باز لەم ژیانەی ساز بوو ناومێدی لەم دۆخە ئەرە بەڵا ئەوەنە ناومێت و حەزەکەم و مردنی خۆم ئایسە بە قورآن ڕابۆچوونەکانی هاوڵاتیانی دەربەندی خان بەو جۆرەیە
کە نەکردنی هەڵبژاردنەکان سیستەمی حکمڕانیکردن لە هەرێمی کوردستاندا بەرەو تاگڕەوی و بەرەو بنەماڵەیی دەڕوات ئەگەرچی ئێستا هەر تاگڕەوی و هەر بنەماڵەییە. هاوڵاتیان پیان وایە ئەوە پەرلەمانە کە دەتوانێت چاودێری دۆخەکە بکات و نەهێڵێ ژیان و گوزەرانی خەڵک خراپ بێت. لە ئێستاشدا کە پەرلەمان وجودی نەماوە کە لە شەرعەتی خۆی لەدەستداوە و بە شێوەیەکی تر کارا کراوەتەوە بەرهەمی ئەوەیە کە خەڵک ئێستا ژیانی بەم جۆرەی لێ هاتووە چونکە نەهێڵڕا پەرلەمان بە کارەکانی خۆی هەستێت. دواخستنی هەڵبژاردنەکانیش زیاتر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانەوە دەخاتە ژێر پرسیارەوە و لە سیستەمێکی دیموکراسی و لە سیستەمێکی یاسادانانەوە بەرەو تاگڕەوی و بەرەو پاشایەتی و بەرەو بنەماڵەی دەڕوات. بۆیە هاوڵاتیان ومێدەوارن کە هەڵبژاردنەکان بکرێت ئەگەر چی لە کاتی خۆی شامستەحیلە بکرێت بەڵام لە نزیکترین کادا هەڵبژاردنەکان بکرێت بۆ ئەوەی ژیان و گوزەرانی خەڵک چیتر لەمە خراپتر نەبێت. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو لە دەربەندیخان و بۆی بەڕێزمان گواستەوە ومێدەوارین سوودمان گەیاند بێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان.